سڵاتان لێبێت بینەرانی کورسات نیوز لە ئەڵلقەیشی نوێی پانۆراما بە ئێوەی بەڕێزگەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر ڕێخستنی کاری میدیا و بە یاساییکردنی ئەم کارە لە هەرێمی کوردستاندا. لە ئێستادا میدیاگەلێک لە هەرێمی کوردستان کارەکەن. ژمارەیەکی زۆر لە ڕاگەاندنکار لە بوارەکانی میدیا لە بینرا و بیسترا و نووسرا و کارەکەن. کاری ئەم میدیانە لە هەرێمی کوردستان دیارە پێشووتر بە یاسا ڕێکخراوە. بەڵام ئاخۆ ئەم میدیایانە و ڕۆژنامە نووسەکان و ڕاگەاندنکاران لە چوارچێوەی ئەو پرەنسیپ و یاسایانەی کە لەلایەن ڕێکخراوەکان و هەروەها لەلایەن پەرلەمانی کوردستان و لەلایەن کاری ڕۆژنامەوانیەوە کە ڕێکخراوە لە هەرێمی کوردستان بەو پێودانگانە کاریان کردووە. ئەو هەڵانە چین کە لێسادا میدیا تێی کەوتووە. ئەو دیاردەزەقانە چییە کە میدیا دەیەوێ زەقتری بکاتەوە؟ کۆمەڵێک تەوەر و قسە و باسی دیکە لەم بەرنامەی پانۆراما و ڕوژێنین بە میوانداری هەرێک لە بەڕێزان کە لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمان دکتۆر یەحیا عومەر ڕیشایی مامۆستای زانکۆ. دکتۆر بەخێربی. کاک کاروان ئەنوەر ڕۆژنامەنووس کە ئەویش بامان شێوە لە سلێمانی لەگەڵمانە. بەخێربی کاک کاروان جەنابیشتان. لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر سەلما فاتح هەندامی پەرلەمانی کوردستانمان لەگەڵا. خات و سەلما جەنابیشتان بەخێر بن. سوپاسدانەکەین کە لە هەولێر و لەگەڵمان. سەرەتا مەوێ لە دکتۆر یەحیاوە دەست پێ بکەم. دکتۆر دووبارە بەخێربی. کاری میدیا وەکو ئاماژەوان پێدا لە هەرێمی کوردستان دیارە هەمومان زانین کە بەپێی کۆمەڵێک یاسا و پێی کۆمەڵێک پەیڕە و ڕێکخراوە. بەڵام یانێ بینین ئەم میدیایانە هەندێک جار لەم پەیڕە و یاسایانە لائێن بۆ کاری میدیای خۆیان. ئەتوانین بڵین لە ئێستادا کاری میدیا لە هەرێمی کوردستان بەو شێوەی کە ئێمە مەبەسمانەوە خەڵکی مەبەستێتی ڕێکخراوەیە خود ناخێر بێشتە ماوێت ئێمە. بەناوی خۆی گەورە زۆر سپاس بە خێراتنی کاروان و سەلما خان و زۆر سپاس بە جەنابیشت. بە حەقیقەت ینی ئەم مەوزوعێکی ئاوکێش و جێگەی ئەوەیە کە هەمومان قسەی لەسەر بکەین. بە حکومیەوەی میدیا لە کاریگەریەکەی لە هەڵکشانایە و تێکەڵ بۆ بە ئەفکارمان، هەست و سۆزمان، ڕەفتارمان، ژیانی ڕۆژانەمان. یعنی ئەگەر جاران ئەو کاریگەریە بۆ نخبە و دەستەبژێر و تەبەقەیەکی دیاریکراوی کۆمەڵگەوە بێ. ئێستا میدیا لەناو مۆبایلەکانمانەیە، لەناو ماڵەکانمانەیە. من جاری وایە لە کاتی وانەوتنەوەی زانکۆی شاخوێنکارەکانم ڕەنگە مەشغوڵی سوشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان بن. ڕەنگە دوکاندارێک هەر لە دەرەوە مەشغوڵی جاری وایە کابرا شۆفێریەکە مەشغوڵی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکانە. کەواتە ئەم مەجالە بەڕاستی مەجالێکی حەیوی و زیندووە و مەجالێکی زۆر هەستیارە و زۆر بە هەستیاری و مامەڵی لەگەڵا بکرێ و ئەوەی هەچ هەوڵێک بدرێ بۆ ئەوەی ئەم مەجالی میدیایە ڕێنمایی بۆ دابنرێ، پرەنسیبی بۆ دابنرێ، ڕێک بخرێ، بێ هەمومان پشتیوانی لێ بکەین. کاڵەم ڕێک بخرێ و تەنزیم بکرێ، مەبەستەکەم ئەوە نییە سانسۆری بۆ دابنرێ و هەرگیز ئێمە لەگەڵ ئەوانین کە مۆزوعی ڕێکخستن و تەنزیمکردن و چوارچێوەدانان بۆ کاری میدیایی سەربکێشێ بۆ سانسۆر و کۆنتڕۆڵکردن. قسەکە لەسەر ئەوەیە کە مادام ئەم مەجالە مەجالێکە بەو شێوازە کاریگەری هەیە و هەموو لایەک وەرگرانی پامی میدیای ڕۆژ بە ڕۆژ ئیحساس بەم کاریگەری ئەەکەن و ئەم داواکاری کۆمەڵناسانە داواری ینی ئەوانێک لەبەری کۆمەڵناسیا ئیشەکەن، ئەوان لەبەری دەرووناسیا ئیشەکەن. ینی هەستەکەم ئەو هەندێک دیمان و بەرنامەژەکرێ لە مەجالەکانی ترا هەر سەرکێشەی بۆ باسکردنی میدیا و فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان کە حتا بوارە یاساییەکەیە لە مەحکەمە و لە دەستگاکانە باسی میدیا و باسی بواری تۆڕە کۆمەڵایەتەکانی میدیای بە شێوەیەکی گشتی. ئەمە ئەگەر جاران ینی ئەو کاریگەریە وەکوتم بۆ دەستەبژێر بووە، ئێستا بۆ خەڵکە بە شێوەیەکی گشتی لەبەر ئەوە لە هەرێمی کوردستانە هەندێک یاسا کە دانرا یاسا ڕێخستنی کاری ڕۆژنامەنووسی و هەموو هەوڵانەی کە ئەدرێ بۆ تەنزیمکردنی ئەم مەجالە جێگەی دەستخۆشیە لەگەڵ ئەو ملاحەزەتانی کە هەیە ئەبێ ڕەچاوکردنی ژینگەی هەرێمی کوردستانیش کرێ. ئایا تۆ یاسا بۆ ژینگەی هەرێمی کوردستاندانە یا بۆ شوێنێکی کە و ئەبێ تەنها یاسا ناتوانێت ئەم حاڵەتە ئەم بارودۆخی میدیا لە هەرێمی کوردستانە ڕێکخا، بەڵکومە پێویستی بە سەروەربوونی خودی یاسا هەیە، پێویستی بە جاکردنەوەی دەسەڵاتەکان هەیە، پێویستی بە تۆخکردنەوەی هۆشیاری مامەڵەکردن لەگەڵ دەستگای میدیایەکانە لای خودی میدیاکاران، پێویستی بەهۆیە ئەو پرەنسیب و ئەخلاقیاتەنە، یعنی یاسا ئەگەر متوربە نەکرێت بە پرەنسیب و ئەخلاقیات هەرگیز بە تەنیا خۆی ناتوانێت کۆنتترۆلی بارودۆخی میدیای بکەوە میدیا ڕێکخا. ئەبێ ئەو ڕۆژنامەنووسە لە هەموو جیهانی شەهروایە، هەموو جیهانی میدیاکاران ڕۆژنامەنووسان بەردەوام وەکو تەڵقین پیان ئەوترێتەوە کە تۆ پێویست بە هەندێک ئەخلاقیات و پرەنسیب و ئێتیکەیە بۆی بتانی باشتر و جوانتر مامەڵە لەگەڵ پرسە میدیایەکانە بکەی و بتوانانی هەواڵەکان بە شێوەیەکی وا بگواستەوە بۆ خەڵک کە زیان بە کۆمەڵگە و بە خێزان و بە دەوروبەر نەگەین. لەبەرەوە لە هەرێمی کوردستانیشە
ئێمە بەڕاستی ئەبێ ئەمە دووبارەکەینەوە دووپاتیکەینەوە بۆ دەستگا میدیایەکان بۆ ڕۆژنامەنووسان کە لەلایەکەوە ئێمە پێویستمان بە ڕێخستنێکی یاسایی هەیە بۆ بواری میدیا لەلایەکی کەشەوە پێویستمان بە پرەنسیب و بە ئەخلاقیاتەیە کە پێکەوە هەردووکیان پێکەوە اینجا ئەتوانن ئێمە وا لێ بکەن کە ژینگەیەکی میدیایی تەندروست دروست بکەین طبعاً کاڵم ژینگەیەکی میدیایی تەندروست هەرگیز بەس لە بارودۆخێکی نمونەی ناکەم لە میدیا چونکە ئەو شتە میسالی و نمونەی لە هیچ شوێنێک بوونی نییە ینی ئەمە کە بەدەست میدیاوە ڕەنگە هەندێک مەشاکل و گرفتمان هەیە و ئەناڵێنین و هاوارمان لێبەرزەبێتەوە هەندێک جار ئێمە و ڕۆژنامەنووسان و کەسانی تر ئەم هاوار لێبەرز بوونەوە بێتاقەت بوونش منکە متابعی کەناڵەکانەکەم هەر لە ولايات یەکگرتووەکانی ئەمریکاوە تا قەتار تا شوێنەکانی کە کەناڵی میدیاکان متابعەکەی بەردەوام ئەم کەیسانە قسەی لەسەر لە حاڵەتێکی دەگمەن نییە بە ئاسایی یعنی حاڵەتێکی دەگمەن نییە لەگەڵ فارقی ئەوەی کە ڕەنگە لە هەرێمی کوردستانە بە حکمی ئەو جۆرێک لە بینی دووکەوانە ئەو فەوزایی کە هەیە لە بواری میدیا کە یعنی مۆزوعی ئەوەی کە یاسایەکی وانە کە بتوانێت فعلەن خەڵک پابند بکە بەوەی باشتر مامەڵ لەگەڵ میدیا بکەن ئەمە فەوزان نییە بگرە کاری ڕۆژنامەوانی و میدیایی خۆی وای لێ هاتووە لەم سەردەمەدا یعنی من هەندێک جار لە وانەکانە ئەڵم بە خوێندکارەکان ئەڵم بەڕاستی ئەم وەزعی تۆڕە کۆمەڵایەتەکان وازعێکی وای دروست کردو لە بواری میدیا خەریکە ئێمە ئەکەوینە گومان لە تیۆرە میدیایەکانیش کە لە بواری میدیا هەیە چ جای ئەوەی یاسا ئەوە یاسانی کە بۆ میدیا دەنڕەوە یعنی بێ ئەمە هەم پێویستی بە مراجعە و پێداچوونەوە هەیە ئێستا و کاتێک کە کاروان و ئەوانەی کە لە سندیکای ڕۆژنامەنووسان و کەسانی تر کاتێ یاسای یەرخستنەکەی ڕۆژنامەنووسیان دانا بۆ ئەو سەردەمە زۆرین بوو بەڵام کاتێک کە تۆ دیت ئەم مەجالە ئەلکترۆنیە و ئەم مەجالە کابرا لە کەنەدا لە شوێنی کە دانیشتۆ مخاطبەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە چۆن لەگەڵ ئەمە مامەڵە ئەەکەی بەڕاستی ئەمە پێویستی بە پێداچوونەوەی پێویستی بە ڕێخستنەوە پێویستی بەوەیە کە هۆشیارێکی لەگەڵ یعنی دروست کرێت کە خەڵکتوان باشتر لەگەڵ ئەم فەزا میدیایە تەعامل بکەن. دەستخۆش دکتۆر بەڵێ کاکارۆنەک و دکتۆری حیا ئاماژەی پێدا ینی کاری میدیایی لە هەرێمی کوردستان ئێمەگەر بە نمونە وەربگرین ینی کە پێویستی بە دوو خاڵی گرنگێ ئەویش یاسا و یاساکەوەکو ئاماژەمان پێدای یاسایەکەیە کە میدیاکاران و میدیاکانی هەرێمی کوردستان تێیدا کاری لەسەرەکەن و پەیڕەویەکەن خاڵێکی دیکەش کە زۆر گرنگ کە دکتۆری حێژ ئاماژەی پێدا ینی پرەنسیب و ئەخلاقیاتە ئەتوانین بڵین تا چەند میدیاکاران و میدیاکانی هەرێمی کوردستان بە گشتی توانیویانە لەسەر ئەم دوو پرەنسیپە یاخود ئەم دوو خاڵە کار بکەن و ئەگەر کاریان کردبێت دەتوانین بڵین فەوزایان دروست نەکردووە لە بواری میدیا و کاری میدیای لە هەرێمی کوردستاندا. سپاس کاک هاوڕێ سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکان دکتۆر لەگەڵ سەلماخان لەگەڵ بینەران بەڕاستی دکتۆر ئەکادیمی باسی واقعەکەی کرد بەڵام بە ئەگەر ئێمە لە واقعی خۆمانەوە لە ئەمڕۆ لە کوردستانەوە باسی لێ بکەین ڕاست ئێمە یاساشمان هەیە و ڕۆژنامەنووسەکانیشمان هەست بە ئیتیکەکەن و ئیتیکیش بەکارێنن کەم تا زۆر بەڵام کێشەی ئێمە لەوەیە کە میدیامان بە سیاست کراوە ئەم میدیایە عنی کاڵم بە سیاست کراوە ینی ڕاستە من ڕۆژنامەنووسێکم لە کەناڵەکە کارەکەم بەڵام کە فەرمانم لەسەرەوە پێدرێت بۆ نمونە کەسێکی سەلەفی یان کەسێکی هێن مەسەر تەلەڤیزیۆن مایکی بۆ ئازاد دەکەم بە ئارەزوو خۆی قسە ئەکا لێرە و لێوێ ئەمە بە حسابی خۆی ئیتیکە بەڵام خۆی لە خۆیان جارێکە بیری لەکەیتەوە ئەمە پێشنکردنی مافی هاوڵاتیانە هەڕەشەوە ڕەشێ ئەمە سەدان نمونێ ئاوامان لە بەردەستایە خۆ ڕاستە ئێمە لە هەندێک جار لەلایەن لە ڕێگەی ئیتیکەکەەوە ئەچینە ناو تاوانەکانی ڕۆژنامەگەری میدیاوە کەڵم بە سیاست کراوە کەناڵێک لایەنێک شوێنێک جا بەداخەوەی کە باسی میدیاشەکە ئێم باس لە میدیای ڕسمیەکە ئەتوانین بکەین نەک لە سوۆشال میدیا چونکە سوۆشال میدیاکە بەڕاستی ئەنی وەکو دکتۆر باسی کرد قەرەباڵخێکی پێوەیە ناتوانێت نە کۆنتترۆل بکرێن نە فلتەر بکرێن نە بدۆزرێتەوە نە بزانین لە چ سێرڤەرێکەوە لە چ وڵاتێکەوەیە ئەوەی کە باسی ئەەکەین ئەو میدیایە کە بە میدیا ناسێنراوە میدیا نەکە ئیسا میدایەکمان هەیە ئەو ڕاستە خۆ میدیا نای خۆی بەخۆیەوەیەتی و میدیای ناتوان بڵێم ئەوە کە حیزب سەرپەرشتیەکە ئەمە ناتوانێت لابە ئێستا میدیایەکی سێبەر دروست بووە ماوەیە کە سێبەری ئەو سێبەرانەش جارێکی کە دروست بوونەتەوە جات وەرە لەناو ئەم قەرەباڵخی و جەنجاڵیە سەری خۆت بدۆزەرەوە کاڵین سێبەری سێبەر بۆ نمونە قەیرانێک دروست بۆ ئێستا قەیرانی غازمان هەیە لەم دوسێ ڕۆژەی پێشوە کۆمەڵێک میدیا شەلم کوێرم دەست نابێرم کەوتونەتە وێزی ئەم وەزە بەبێ ئەوەی بزانن ئەساسی ئیشەکە لە چۆ هاتووە سەرچاوی کێشەکە چییە بەبێ سەرچاوە بەیاننامە بڵاوەکەنەوە هەڕەشەیە گوڕەشەیە ینی خەڵکییان وای لێ کردووە کە قەیرانەکە لە جاتوی چارەسەری قەیرانەکە بکەن قەیرانەکان بە سەد ئەوەنە گەورە کردووە ئەمە یەک دوو کەسێک کە تۆ هێنیتە سەر تەلەڤیزیۆن نەزانی باگراوند ئەم کەسە بزانی کە بخوێنی ملەتەکە تینووە لە دنیای هەیە مایکی بۆ ئازادکی ئوسامە بن لادن لە تەلەڤیزیۆنێکی ئەمریکا قسەی کرد بێت نایکە بەڵام لای ئێمە ئەوەش کراوە
کەسێکی داعشە ئەزانین لە ناو زیندانی داعشە گیراوە ئەفکاری داعشی هەیە تۆ معقولە بڕووی مقابلی بکەیت و قسەکەی بەبێ فلتر بڵاوکەیتەوە ئەمە کێشەکانی میدیای کوردیە ئەمە خۆ ڕاستە هەنجار پێت ئەڵێم کە ئێمە قسەیان لەگەڵەکەین کەم تا زۆر ئەڵێ ئەمە ئیتیکە باشە ئیتیکە تۆ بۆت هەیە ئازادانە قسە پێ بەڵام تۆ کەسێک هێنی ئەی دوێنیت دواندنەکەت زەرەرەکەی لە سوودەکەی زیاترە دواندنەکەت ئەو فیدباکی کە دروستی ئەەکەی لە لای وەرگر لە لای بینەر لە لای خوێنەر لە لای بیسەری ڕادیۆکەت فیدباکەکە لایەنە نێگەتیڤەکەی زۆر زیاترە تۆی نەخۆشێک لە چین بڵاو بۆتەوە ئەبێت لە پرەنسیپی کاری تەندروستیەوە چارەسەر بۆ ئەمە بدۆزیتەوە نەک تۆ هەستی لە خۆتەوە بەیاننامە بڵاوکەیتەوە شت بڵاوکەیتەوە کە خەڵک لێرە نازانێت چی بەیانی بەڕاستی سەوای لێ هاتووە خەڵک هەمووی سێرەکەی بە کەمامەوە سوڕێنەوە ڕاستە مشتێکی باشە بەڵام تۆ تۆقاندنیشت هەیە کەواتە میدیا چەکێکی دووسەرە بتەوێت بەکاری بێنی بە دیوە ئیجابیەکە و بە دیوە پۆزیتیڤەکە زۆر بە باشی بەکارێنی بەڵام لە هەنی حاڵەتە بە ئەوەی کەڵێن لە غایەتێک لە نەفسی یوسفەوە نازانێت چیە بۆ لەبری ئەم کەناڵە هەڵەسێت ئەمڕۆ باشە بەڵام سبێنێ یەکسەر کە ئامری پێکرێت 180 پلە خۆی ئەگۆڕێ بە لایەنێکیکە ئەمی کە ئێمە ناتوانین کۆنتترۆلی بکەین لە چەندایەتێکەیە ژمارەیەکی زۆر کەناڵمان هەیە یعنی ئەوەی کە ڕێگە پێدراوە زیاتر 1250 بۆ 1300 کەناڵی خاوەن مۆڵەت هەیە کە کەناڵن هەر یەکێک لەمانە چەند سێبەرێکی هەیە هەر یەکێک لەمانە هەر بەرپرسێکی بینی هەر تاجیرێکی بینی هەر بزنسمانێکی بینی 100 پیجی بۆ خۆی دروست کردو لایەنگران و دۆستان و خزمان و حەبیبان و نازام ئەنواع وشکال ناو ناتۆری هەیە ئەمە وا لە خەڵک ئەکا لە تاکی وەرگر ئەکا کە ئیمانی لەق بێ بە میدیا ڕسمیەکەش بۆ میدیاش کە ناوی میدیایە بۆ میدیای کە لەسەر پرەنسیپێکی ئەکادمی دروست کراوە بۆ لەبەرەوەی پاری پێ پیجێکی فەیسبووکی دروست کردووە لەم پیجەوە ئەوەی کە ئێوە بڵاوی ئەکاتەوە بەچی بە سپۆنسەر کاڵم پاری پێسە بۆ نەکبەتی ئێمە ئەوەی لێ هاتوو میدیا کە پارەت پێ بوو دەنگەکە دەگەینی ئەم پارەی هەواڵێکی هەیە هەواڵەکە زۆر کرچووکاڵە هەواڵەکە لە بەرژەوەندی تاقمێکی جاری کراوە یەت بە $1000 سپۆنسەریەکە کە بە $1000 سپۆنسەری کرد هەرچی یوزەر و هەرچی ڤیوەری هەرێمی کوردستانە ئەیبینێت بۆ لەبەری پاریاوە ئەچێتە ناو واڵەکانیانەوە ئەچێتە ناو پیجەکانیانەوە کەواتە تۆ لێرە گەیاندنەکەی گەورە کرد میدیایەکی فاشلە میدیایەکە کە هیچ پرەنسیپێکی کاری ئەکادمی نییە بەڵام شتێ پاری پێە بۆ پارەیە گەێنێت کەواتە تۆ لێرەوە ئەمە خەتەرناکترین حاڵەتی میدیا ئێمە ئێستا بەرەنگاری ئەبینەوە بۆ لەبەری میدیایەکە ناتوانانی ڕێی لێ بگری و ناشزانی کێیە بێدایک و باوکە من ناو میدیا هەتیوەکان یانی کەس نازانێت لەکوێوە هاتوو بەڵام و ئیشێکی شەکە و خەڵکیش ئەیبینێ تا تۆ ئەتوانیت خەڵک تێبگەینی لە ڕاستێکە ئەو بەجارێکە 100 پیجی هەیە ئەم پیجانە هەرێکیان ئەگەر بە $10 سپۆنسەری ئەو هەواڵە بکەواتە کاریگەریەکەی ئەو فیدباگەکەی ئەو لە لای تاکی وەرگری کورد لەوە زیاترە کە میدیایەکی ڕسمی بە پرەنسیپی سەنگینی چەند ساڵە لە بوارەکەی کارەکە ئەمە حاڵەتەکانە اینجا ئێستا بە وەرە سێبەری سێبەرەکانش پێیا بووە ئێمە ئێستا سێبەرەکان ئەناسرێنەوە ئێستا کوردوای لێ هاتووە لە باشووری کوردستان ئەزانێت کام میدیای سێبەری کوێ بەڵام لەناو سێبەرەکەشە ئەمیشە ساوە بۆ جارێکی کە خانەیەکی تری بۆ خۆی دروست کردووە کە لە سێبەرەکەەوە سێبەرێکی کەی هەیە ئەم کەناڵانە ئەمە نادۆزرێتەوە بە هیچ شێوەیەک کەواتە کە تۆ نتوانانی بیدۆزیتەوە نزانانی سێرڤەرەکەی کوێ نزانی خاوەنەکەی کێ سەر و سەرەکەی کێ ئیش بە ئارەزوی خۆشی ئەکوژێ ئەبڕێت بختان دروستەکات تۆمە دروستەکە ڕسمی نابەجێ بڵاو ئەکات یعنی ئەنوو ئەوەی کە خۆمان ئەیبینین ئێستا بۆیە ئێستا کێشەکەی ئێمە ئەبێت پرۆژە یاسای جدیمان هەبێت لەم حاڵەتەیە کە بەڵێن پرۆژە یاسای جدیمان هەبێ یانی ئەبێ شۆڕ بێتەوە خەڵق قسەی لەسەر بکە تاکی کورد وەرگری کورد بەم حاڵەتە ڕازیە بۆ ڕازیە کە کەسێک بە ناوی ئاینەوە بێت بەژن بڵێ ئەمەیە و بە کچ بڵێ ئەوەیە و بەوە بڵێ ئەوەیە ئەوی ڕیشی نەبێ وایە و ئەوی سەری سفورە ئەمانە هەمووی بۆمبی ئەتوانم بڵێم تەوقیتکراون دای ئەنیتەوە بە ناوی ئیسلام و هەم ئیسلامیش ناشرینەکەی و هەم خەڵکی ئەتۆقێنی و هەم میدیاکەش ڕەش ئەەکەی لە بەرچاوی خەڵک ئێستا من زۆر ماڵ ئەناسم ینی بەڕاستی ینی تەلەڤیزیۆن ناکەنەوە ئەمە خەتەرە کە تۆ تەلەڤیزیۆن نەکەیتەوە ئەی بۆ سمارتفۆنەکە بۆ ئەکەیتەوە کە ئەتوانم بڵێم ژەهرەکە لە سمارتفۆنەکەەوەیە لە فەیسبوکەکەوەی لە تویتەرەکەوەی لە واتساپەکەوەی بەڵام کەناڵێک کە فلتەر ئەکرێ کەناڵێکە خەڵکی هەیە سەرچاوەکەی باوەڕ پێکراوە زۆر ماڵ هەیە ئەڵێ بۆ لەبەرەوەی کە هەرچیم بوێ لەوێ لە ناو ئایفۆنەکە لە ناو ئەندرویدەکەمە دەستیەکەی بەڵام بەچی بەبێ فلتەر دەستیەکەوێ ئەمە ئەو خاڵی وەرچەرخانەیە کە میدیا بەرەو قەیرانی چی ئەڕا بەرەو قەیرانی بێمتمانەی ئێستا وای لێ هاتووە هەواڵە ڕاستەکەش تاکی وەرگر بە گومانەوە وەری ئەگرێت بۆ لەبەرەوەی بانی ڕۆژە بێتەوە کە سمارتفۆنەکەی گرێ بەدەستیەوە بە مستەمری هەتا ئەو دقیقە لی ئەخەوێت یعنی لە ماوەی ئەو ڕۆژی کە بە خەبەرە بە مستەمری زانیاری وەرەگرێت ئەم زانیاریانە ئێستا لە سمارتفۆنەکە بەشی هەر زۆری زانیاری ناتەواوە دەسەکانە خۆش بکە کارۆن بەڵێ دێم و خزمەت جەنابتان بڵێ خاتوو سەلما فاتح هەندامی پەرلەمانی کوردستان ئەگەر جۆت لە قسە و وتوێژی میوانەکانم بێ لە ستۆدیو دیارە ئاماژە بۆ کرا کە لە ئێسادا میدیا لە هەرێمی کوردستان بەو شێوەی کە هەیە
ئاڵۆزێکی زۆری تایەوە فەوزەویەوە ئەوەی کە دەیەوێ بیکات زۆر کەس و زۆر لایەن بە مەرام و بە شێوازی تایبەتی خۆیان بەکارێنن. ئێوە لە پەرلەمانی کوردستان دیارە کۆمەڵێک یاسا و ڕێساتان هەیە لە ڕابردوو و لە ئێستاشدا دیارەوە کارەکەن لەسەرەوەی کە بەجددی کاری میدیا و بە تایبەتی کاری ئەم تۆڕە کۆمەڵایەتی و ئەم سایتانە ڕێک بخەنەوە. چیتان کردووەوە لە ئێستادا دیارە لە ڕابردوو هەنێک کار کراوە بەڵام ئێستا گرنگەیەوە هیچتان کردووە و هیچ هەیە لە بەرنامەتانە بۆی کە بە شێوازێکی دیکە کاری میدیا لە هەرێمی کوردستانە بە شێوازێکی ئەخلاقیانە و بە شێوازی کە لەگەڵ بەهای کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردیا بگونجێ ڕێک بخەنەوە؟ بەڵێ کاکاوڕێت سڵاو لە جەنابەت هەروەها لە دکتۆری بەڕێز دکتۆر عومەر هەروەها لە کاکاروانی بەڕێ دکتۆری یحیا بکورن دکتۆری یحیا مامۆستای من بۆ داوای لێبوردنەکەم دکتۆرجان. کاری میدیایی من لە پەرلەمانی کوردستان سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنیم لەناو لیژنەکەیە کار لەسەر ڕێخستنەوەی بواری میدیایی دەکەین و هەوڵ دەدەین ئەو بۆشایە یاسایانە پڕ بکەینەوە کە هەرێمی کوردستان هەیەی لە بواری میدیا و کاری میدیاییدا. بەڵام وەکو دکتۆر عومەر دکتۆر یحیا باسی کرد بەڕاستی بکاری میدیا ئەوەندەی پەیوەندیدارە بە ڕێخستنی ئیتیکوی کاری ڕۆژنامەنووسی ئەوەندە پەیوەندیدار نییە بە یاسا و ئەگەر یاسایەکیشە بێ بەڵام ڕۆژنامەنووس پابند نەبێت بە ڕێخستنی کاری میدیایی خۆیەوە پابند نەبێت بە ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی خۆیەوە یاساکەش هیچ بەهایەکی نابێ. بێگومان من لەگەڵ ئەوەدام کە بوونی یاسا باشترە لە نەبوونی بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە میدیاکاران خۆیان ڕێک بخەنەوە ڕەچاوی کاری ئیتیکی خۆیان بکەن لە کاروبارەکانیاندا و بەداخەوە ئەو ڕۆژنامەنووسە پرۆفیشناڵانەشی کە لە دەستگای پرۆفیشناڵ و کاری پرۆفیشناڵی دەکەن و لە ڕووی ئەکادیمیەوە خوێندویانە ئەوانەش زۆر جار بەشێکی گەورن لە پێشێلکاریەکان و پێشێلی کاری میدیایی دەکەن. بەڕاستی لەبەرەوە بابەتەکە هەروە ئاسان نییە، ڕاستە یاسا زۆر گرنگە و ئێمە کار لەسەر پڕکردنەوەی بۆشای یاسایەکان دەکەین وەکو لە ماوەی ڕابردوودا نزیکەی مانگی پێشتر مانگی 12 ئێمە پرۆژە یاسای کاری ڕێخستنی ڕێکلام لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا و بەمان شێواز ئێستێمە لە لیژنەی ڕۆشنبیری کار لەسەر یاسای میدیای ئەلکترۆنی دەکەین هەروەها کار لە بوونی یاسای تیڤی و ڕادیۆ دەکەین بەبێ بە یاسایکی تایبەت جیاواز بێ لە یاسای چاپەمەنیەکان چونکە بەڕاستی یاسای چاپەمەنیەکان زۆر جیاوازە لە کاری میدیایی تەلەڤیزۆن و ڕادیۆدا بینراوە بیستراوە کە زۆر جیاوازە لە چاپەمەنیەکان بۆیە ئێمە کار لەسەرم بابەتانە ئەەکەین و هەم بۆ دکتۆر یحیا و هەم بۆ کاکاروان و هەم بۆ سەرجە میدیاکارانی تریش هەر کەسێک دەتوانێت هاوکارمان بێ پشتیوانمان بێ دەتوانین تێبینەکانی خۆیان مان پێ بڵێن بۆ ئێمە بتوانین کاری لەسەر بکەین. بەڵێ خات و سەلما ئێوە پێتان وایە ینی لە ڕابردوو ئەو کارەی و ئەو یاسایانی کە لە بواری ڕۆژنامەگەریە لە هەرێمی کوردستان دانراوە ینی ئەگەر میدیاکان پێوەی پابند نەبوو بن و دواتر ئەگەر حکوومەت و لایەنی پەیوەندیدار کە دادگاکان و پۆلیسە ئەگەر لێپرسینەوەیان لە میدیاکان و یاخود میدیاکاران نەکردبێ ئێوەکو لایەنی تەشریعی لە پەرلەمانی کوردستان ڕاستە ئێوە کاری بە دوواداچوون و چاودێریتان نییە بەڵام ئێوە ینی چیتان کردو بۆی کە بە جددیتر و بەورتر چاودێری ئەم بوارە قورسە بکەن کە لە هەرێمی کوردستان لە ئێستادا زۆر لە گەشە و بەرەو پێشوونێکی خێرایە بەڕاستی ینی ئێوە بەدەر لە تەشریع چیکەتان کردووە بۆی کە ینی بەردێ بخەنە سەر ئەم خەرمانە و زیاتر پێشی بخەن وەکو لەوەی کە فەوزەوی نەبێ وەکو ئێستا خەڵک زۆر گلەیەکا بەڕاستی و خودی خۆشمان میدیاکاران گلەیمان لێ هەیە لە وەزعەکە. بەڵێ ڕاستە پەرلەمانی کوردستان ئەنجومەنێکی تەشریعیەوە کاری دەرکردنی یاسایە بەڵام لەگەڵەوەشدا کاری چاودێری و بەدواداچوونەوە ئەوەی و جەناب دەڵێ یەکێکە لە ئەرکەکانی پەرلەمانی کوردستان و کەسانی تر یاخود جێگەی تر هەن کە معنی ڕاستە و خۆن بەم بابەتەوە بۆ نمونە سندیکای ڕۆژنامەنووسان ئێمە بەردەوام کۆنتاکتمان لەگەڵیان هەیە و هەر کەسێک لەو کەسانەی کە تایبەت بەبێ پێشێلکردنی مافی یەکێک لە ڕۆژنامەنووسەکانیان ڕۆژنامەنووسێکیان دەستگایەکی میدیایی کە بێتە لای ئێمە بێگومان کاری لەسەرەکەین بەپێی پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ ئەو جێگایانەی کە ڕەبتی ڕاستە خۆیان بە بواری ڕۆژنامەنووسی و کاری ڕۆژنامەنووسی و ڕاگەیاندنەوە هەیە کۆنتاکتمان لەگەڵیاندا زۆر باشەوە هەماهەنگی بەردەواممان هەیە لە نێوانیاندا و هەر کەسێک لەو کەسانە بێگومان بێتە لای ئێمە کاری لەسەر دەکەین و یەکێک لە ئەرکەکانی خۆمان بەڵام کاری سەرێکی پەرلەمان کاری یاسادەرکردنە ئێمە ئەگەر کار بکەین لەسەر ئەوەی کە بۆشایەکی یاسایی پڕ بکەینەوە زۆر پێمان گەورەترە چونکە لەوانەیە
لەوانەیە کەسانی تر هەبن بتوانن بە دوای ئەم کەیسانەوە بڕۆن مەسەلەن ئەگەر کەیسێکە بێ هەر وەک دادگاکانیان سندیکای ڕۆژنامەنووسانیان ئەو ڕێکخراوانی کە این سندیکە ئەهین لە بواری ڕۆژنامەنووسیا کار دەکەن دەتوانن ئەم ئەرکە تۆزێک بکەن بەڕاستی یان زۆر بیکەن بەڵام ناتوانن تەشریع بکەن ناتوانن یاسا دەربکەن لەبەرەوە ئێمە زۆر جەخت لەسەرەوە دەکەینەوە هەوڵ بدەین بۆ شایە یاسایەکان پڕ بکەینەوە بە تایبەتیەوە ئەم تەوەریکە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین قسەکردن لەسەر میدیا ئەلکترۆنی ئێمە ئەو ڕایشکارە بەڕێزانەی کە لە لیژنەکەن سپاسیانەکەین کە ڕایشکاری زۆر بەتوانە لە لیژنەکەی ئێمە کار دەکەن و ئەوان لە ئێستادا خەریکی ئامادەکردنی پرۆژە یاسای میدیا ئەلکترۆنی دەست خۆش قات و سەلما دواتر دێم وڵات دکتۆر یحیا منەوێ ینی بە دیاریکراوی لەسەر کەیسێک بە نمونە بێنینەوە بەڵام بە ناو ناهێنین ینی وان بیمان لە ماوەی ڕابردوودا یەکێک لە ینی پیاوانی ئاینی لە هەرێمی کوردستان لە یەکێک لە میدیاکان و ینی زۆر هێرشی کردە سەر یەکێک لە چینە هەرە گرنگەکانی کۆمەڵگە کەویش ژنانە ینی بەڕاستی زۆر ئەو بە شێوازی دینی ئەویست ناشرینیان بکە ئەو کۆمەڵێک ڕێگای هێنایە بووی کە ینی چۆنڵی هیچ نەبێت ینی لە ئاسی ئەمان کەم بکاتەوە دوجار بینیمان کەیسەکەی چوە دادگاوە لە دادگا توانی سەرکەوتوو بێ زۆرێک لە ژنان و ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانانی بواری ژنان ینی ویسیان ڕوبەڕووی ئەم کەسە ببنەوە بەڵام ینی نەیانتوانی باش ینی بۆ میدیا بێتە هۆکارێک بۆی کە کەسێک پیاوێکی ئاینی هەر کەسێکی دیکە بێنێت کە گاڵتە بە یەکێک لە چینەکانی دیکەی کۆمەلگا بکە ئەمە چیە ئەم ڕێگەی خۆشەکە ئەمە خۆمانین یاخود نەخێر ئەمە ئامانج و مەرامێکی دیاریکراوی لە پشتەوەی دکتۆر یحیا ڕاستیان من نەگەر گشتگیرتر قسە لەسەر خاڵە بکەم و ئیزافەکەم بۆ قسەکانی کاکاروان و سەلماخان یعنی لەم سەردەمەی ئێمە ینی ئەگەر باز لە کۆنتترۆلکردنی بواری میدیا بکەی کارێکی ئاسان نییە بەمەعنا تۆ لەلایەکەوە باسی بانگەشەی حڕێتی ڕێیەکەی ئازادی ڕادەربڕینەکەی و بە خەڵکەڵی هەرکەس بیزاعی خۆی عرضکە ئەوەی کە باش بێ خەڵک هەڵێ بژێرەوە کە خراپی خەڵک وازیێن بەمەعنا کاتێک کە دەستگایەکی میدیایی دێت باز لە شتی وروژێنەرەکە و ئێوە بەوە لایەکی زیاد بێ و بەوە تیراژی زیاد بێ و بەوە بینەر و ڤیوی زیاد بێ مەفرۆزە هۆشیارێک لای خەڵک دروستکەی ئەم جۆرە کەناڵانە سومعە و ینی ئەویان نەمێنێ کە خەڵک متابعیان کە و بینەریان هەبێت ئەمە چێ توانێم هۆشیارێت جا ئەمە تامان ئەمە ئیشێکی قورسە شێکی ئاسان نییە یعنی ئێستا لە وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕەنگە ڕۆژنامەی واشنگتن پۆست تایمز ئەو ڕۆژنامە بەناوبانگانە تیراژیان کەم بێ بەڵام قورسایی سیاسیان و ینی کاریگەریان لەسەر قەراری سیاسی بەقەدەر دەیان و سەدان دەستگای ڕاگەیاندنی ترە کە ڕەنگە ڤیو و تیراژیان زیاتر بێ و خەڵک زیاتر بینەریان هەبێ من ئەڵێم ئێمە بەو ئاراستەیە ئیش نەکەین کە سەرکێشێ بۆ دەمکوتکردنی خەڵک بەو ئاراستەیە ئیش بکەین کە ڕێگە بە خەڵک بین قسەی خۆی بکە بەڵام دوجار معیار و پێوەرێک دابنین بۆ خەڵک و بۆ ئەمە لە کاتێک کە باسەوەکەی کە ئەمشتە لە دادگایەک لای یەبێتەوە بەڕاستی بێ ئێمە دڵمان بەمە خۆش بێ معنە یعنی تۆ ئەبینی لە هەرێمی کوردستانە ڕێگە بەوە ئەدرێ مامۆستایەکی ئاینی لەگەڵ کەسێکی ڕەنگە بێباوەڕ لەگەڵ کەسێکی علمانی کەسێکی ئیتیجاهی سەلەفی هەرێکە بۆ خۆی مینبەر و دوانگەی خۆی هەبێ ئەمە ئەو نوقتەیە کە بێ هەمووان پشتیوانی لێ بکەین بەڵام بەخت دوجاری بەکارهێنانی ئەم مینبەرانە بۆ هەندێک مەرامی تایبەت ئەو مۆزوعی دووەمە ئەمە خاڵە گرنگەکەی مۆزوعی دووەمەوەیە کە ئێمە ئەبێ کەسانێک هەبن کە تۆ متمانیان پێ بکەی کە پەرۆشی بارودۆخی هەرێمی کوردستان بن و سەر بە هیچ لایەنێکی سیاسی نەبن و مەسلحەتی هەرێمی کوردستان لە پێش هەموو شتێکەوە بێ چاودێری ئەم بارودۆخە میدیایە بکەن یعنی میدیا لە خەوشەکانی ڕزگار بکەن ئەمە خەوشێکە لە بواری میدیا دروستە بێ کاتێک کە دەستگایەکی میدیایی مامۆستایەکی ئاینی یا ئافرەتێک یا کەسێکی تر هەر کەسێکانی هەر ئەم کەیسە نییە کە کەیسی دەیان کەیسی تر دەیان کەیسە بە نمونە هێنا مەسەر ڕۆشنبیر هەبوو لە هەرێمی کوردستانە کە میدیا تشتی خستە سەر و بە شێوازێک پیشانیەیە کە ینی سمعی ڕەنگە بۆی ڕۆشنبیر نابێتە خوارەوە و هەندێک ڕەنگە خێزان هەبوون ینی هەندێک جار ڕەنگە ینی زەو خراپێتە سەر هەندێک کەیس و هەندێک مۆزوعی زۆر مهم لە بیری خەڵک برابێتەوە بەهۆی میدیا ینی هەندێک جار ئەوەی کە ینی ئیشارەت پێکراوە باس کرا سیاست لە پشتی میدیا و میدیاکار ئەجندایان لە پشتەوە کەواتە دوجارە توانین بڵین هەموو میدیاکارێک و هەموو میدیایەک ینی سیاسەتێک ئاڕاستەیە میدیایەک نییە لەسەر ئاستی جیهان و لە هەرێمی کوردستانیشە کە ئەجندا و سیاستێکی لە پشتەوە نەبێ بەمەعنا نەوێ هەدەفێک تحقیقکە ئەگەر لە بیدایەتیشەوە خۆی پیشانە لەسەرتاوە کەم تەنها ئیشێکی میدیایی صرف کە دوای لە ئەحداسە گەرمەکانە لە هەڵبژاردنەکانە لە دروستبوونی قەیرانێکە لە مۆزوعەکە خەڵک وەشیارە هەست ئێحساسی ینی بۆی کەشف بێ کە ئەم میدیایە سەر بە ئەجندایەکی دەریکراوە من ئەمێ ینی جەخت بکەمەوە لەسەر مۆزوعی دروستبوونی هۆشیاری لای خەڵک
وجەختکردنەوە لە مۆزوعی پابندبوون بە ئیتیک و ئەخلاقیاتی کاری میدیاییەوە یعنی وای لێبێ خەڵک هەست بکە کە ئەم دەستگا میدیاییە سەقافە و کللتورێکی بۆ دروست ببێ کە جەخت لەسەر مۆزوعێکە کاتەوە کە کاتێک بابەتێک ئەوروژێنە من بەڕاستی هەندێک لەو کەناڵانەی کە ینی ئەو مۆزوعیان زیاد لە حد گەورە کرد یعنی خۆ ڕەنگە بەشێکی خەتای مامۆستاکە نەبێ بەشێکی لەو دەستگا میدیایە نەکەن ئەم مۆزوع فوت بە دیاریکراوی مشغول بەسەکەمان میدیایە ڕاستە ئەو میدیاکەی مامۆستاکەی هێنا و داینا و چاپێکۆتی لەگەڵەکە کاتێک کە ینی ئێوێ ئەم مۆزوع بۆ ڕژێنێ ئەبێ بیر لەوە بکاتەوە کە ئایا ئایا لە هەرێمی کوردستانە قەیرانی قوڵترمان نییە مەشاکلی گەورەترمان نییە یعنی ینی من هەموو جارە بیر لەوە کەمەوە زانایکی ئاینی هەیە مامۆستا نووسەرێک ناکەم لەبیر نەماوە باس لە ئەو ئاەتی تەبەدێدا ئەوی لە هەبین وتە ماغنان و مالومە کەسە باسیەوە کاڵێ ئەبوو لە پێم سێرە بۆ نەچوو مسلمان ببێ هەر بە درۆی نەژیانی بۆی ئەم ئاەتە و ئەم سوورەتە لە بینی دووکەوانە بە درۆ بخاتەوە یعنی بۆ وای نەکردانی منش پێم ئەڵێم یعنی ئەم حکوومەتی هەرێمە بەدەیان و سەدان کەیسەیە کە ئەم دەستگاڕاگەیاندانە ئیشی لەسەرەکەن یعنی مەسەرەن بۆ نمونە باز لە خۆشگوزرانی هاوڵاتیە باز لە سەرۆرنەبوونی یاسایە باز لە جاکردنەوەی حیزب لە حکوومەت باز لە یەک نەخستنی هێزی پێشمەرگەیە باز لە بڕینی دووموچە و سێموچەیە باز لە ئاساواری دوو ئیدارەیە باز لە دامەزراندنی بەلێشا و باز لە جاکاریە لە پرۆژەکانی خزمەتگوزاری ئەمانە ئەو کەیسانن کە 20 ساڵ لە میدیای کوردی قسەی لەسەرەکە ئێمە لە 2020 تا هێشتا هەرە مۆزوعانە مۆزوعی گەرمی دەستگا میدیایەکانن ئەم حکوومەتە ئەگە بیش بهێنن بۆ نایەت ئەم مۆزوعانە ئەم کێشانە حەلکە یعنی تازە ئێمە لە 2020 تا کێشەی غاز و دوو ئیدارەی و باز لە کۆنتترۆلکردن لایەن لایەنێک و لایەنێکی کرد یعنی ئەمە ئەگەر بێت حکوومەت بێت ئەم مۆزوعانە حەکە ئێستا بۆ لە قەتەرا و لە ئیماراتە و دەوڵاتە خۆشگوزەرانەکانە ئەم کەیسانە کەیس نین چونکە حکوومەت دێت لە ڕووی سەحیەوە لە ڕووی خۆشگوزرانیەوە ئەگەر ئەم کێشانە نەبێت لە ڕووی کۆمەڵایەتی و خزمەتگوزاریەوە بۆ خەڵک میدیانی پەناباتە بەر دۆسیە و مەلەفی دیکە کە بیرروژێنن من پێم وایە ئەگەر یعنی کێشە ئەساسیەکانی هاوڵاتی حل بکرێ ئەو مەشاکل و گرفتە قوڵانی کە هاوڵاتی بەدەستیەوە ئەناڵێنێ چارەسەر بکرێ و ئەوەی کە ئێمە چەند ساڵە میدیا باسی ئەکا ئیتر ئەم مۆزوعانە نابنە کەیس و بابەت لە میدیا بۆ ڕوژێنرێ کێشەکە لەوایە خەڵک هاوڵاتی مەشاکلیە یاسا سەروەر نییە هێشتا ئاساواری دوو ئیدارەی هەیە هێشتا موچەت و نازانی یەدیا نایەت کارەبا ئەوە لە 12 ساعات و خەریکەوە بە چەند ساعاتی ئەمانە هەمووی ئەو قەزان ئەمیدیا قسە لەسەر میدیا واقع نەقڵەکە واقعەکەش واقعەکە کە تا ئێستا جێگەی دەستخۆش دکتۆر گیان بەڵێ کاکاروان ینی ئەتوانین بڵین سەررجەم ئەو میدیانی کە لە هەرێمی کوردستان کارەکەن و سەررجەم ئەو ڕۆژنامەنووس و میدیاکارانی کە لەم دەستگایانە کارەکەن ڕاستە میدیای حیزبی هەیە میدیای ئەهلی هەیە وەکو جەنابیشتان ئاماژەتان پێدا میدیای سێبەر هەیە ئەتوانین بڵین ئەمانە توانیویانە ئەو بەرژەوەندیە نیشتیمانیە لە بەرچاو بگرن لە زۆر مەسەلەدا بۆ کێ کار نەکاتە سەر بۆ نمونە لایەنە کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستان شێواندنی وێنای هەندێک کەس لە هەرێمی کوردستان ینی تاوانبارکردنی هەندێک لایەن لە هەرێمی کوردستان توانیوانە ئەوان پەیڕەوی لایەنە نیشتیمانیەکە بکەن یاخود نەخێر بە پێ و ئەجیندا و ئەو سیاسەتی کە هەر لایەنێک بۆی داڕشتووە ئەم لەسەر ئەوە ڕۆیشتووە مافی خۆی ڕۆژنامەنووس خاوەنی ئایدۆلۆژیایەکی دیاریکراوی خۆی بێ هەڵگری بیر و باوەڕێکە بەڵام کە قەڵەمەکەی کرد بە دەستیەوە هاتە سەر کاغەز و هاتە سەرەوەی کە کاری ڕۆژنامەنووسی بکە ڕۆژنامەنووسە ئەنی ئەمە لە دنیای وایە کاڵی ڕۆژنامەنووسە یعنی ئەبێ ڕەش و سپی بەڕەش بڵێ ڕەش بە سپی بڵێ سپی بەڵام لێرە ئێمە کێشەکەمان ئەوەیە کە لە هەنێکی ڕاستە میدیای کوردی یەکە گرێت خاصەتەن ئەو کەسانی کە پێوەستن بە ڕۆژاوای کوردستانەوە ڕۆژهەڵاتی کوردستانەوە باکووری کوردستان ئەمە وەکو ڕۆژنامەنووسەکان لەمانە بەڵام بەداخەوە کە مەسلەیەتەوە سەر پشک پشکێنە و ماڵی کورد و باشووری کوردستان سێرەکەیت هەم دیسان پەرتە بێتەوە یعنی ئەو یەکانگیری کە دروست دەبێت جاریکە ینی بەردەوام نابێت لەسەر ئیشەکە میدیای سەر لە دنیای دەسەڵاتی یەکەمە لە هەموو ئەو وڵاتانی کە دیموکراسیتیا بەرقەرارە کە بەڕاستی حکوومەت و خەڵک لە یەکتری گەیشتون و یەکتریان خۆشەوێت دەسەڵاتی چوارم ناوەکەیەتی وەکو فعل دەسەڵاتی یەکەمە کۆڵەکەی بیرکردنەوەی ئینسانە ئاینسە لە وڵاتێکی دیموکراسیە میدیا هەرچی بڵێ خەڵک بۆ پی میدیاکە بیرەکاتەوە بۆ کاریگەری هەیە لەسەری بەڕاستی ئەزانێ میدیای خۆیەتی پێڵی میدیای نیشتیمانی پێڵی میدیای وەتانی پێڵی میدیای دەوڵەتەکە بەڵام لای ئێمە نەمانتوانێت ئەوە دروستکەین لە 28 ساڵی ڕابردووە ئێمە پەرد بووین هەر کەسێک بەقی گەزی خۆی پێوای بۆیە ئێستا سێرەکەی میدیامان نەمانتوانیەوە ئەو کەلێنە دروستکەین بڕێنە ناو دڵی خەڵکەوە بڕێ ناو دڵی وەرگرەوە کابرا من خەڵک ئەناسم لە هەموو ژیانە نایخاتە سەر کەناڵی فڵان ئەگەر ڕاستیش بڵێ باوەڕی پێینێ بۆ لە بەرەوەی کە چۆتە مێشەوە ئەم کەناڵە دژایەتیەکات ئەویتر بە هەمان شەوە ئەویتر بە هەمان شەوە بۆیە ئێستا سێرەکەی جادەکە تەخت بوو بۆ میدیایە کە میدیانیە بەداخەوە کە ئەڵێن سوۆشال میدیا بە هیچ شێوەی میدیانیە یعنی قسەیە
کەسێک هەڵەسێ مناڵێکە هەرزەکارێکە گەنجەکە ئەبێ بە سەرنووسەر ئەبێ بەڕێوەبەری نووسین ئەبێ بە دەرهێنەر ئەبێ بە فۆتۆگرافەر ئەبێ بە هەموو شتێک بۆ لەبەرەوەی پیجێکی هەیە پیجەکەی خەڵک هەیە 300,000 لایکی هەیە پیجەکەی هیچیش نییە گەنجەکە هەرزەکارێکە واقعەکە ئێستا لە جیانە دروست بوو واقع بەڵام منیش باز لە فیدباگەکەم دکتۆر کە فیدباگی لای تۆ دروست کرد لای من دروست ئێمە میدیا بۆ ئۆکین من بۆچی 26 ساڵ لەسەر قاڵی میدیام بۆی کە ئەو فیدباگی کە لای خەڵک دروستەکەم بەو هەناسەیە بێت کە بەرژەوەندی وەتانی تیابێ بەرژەوەندی کوردانی تیابێ پارچەکانی تری کوردستانی تیابێ بزانم کە ئابووری وڵاتەکەم چی ئەبێت چی نابێت بەڵام دوجار کە دەوترێت میدیا دەبێتە مای پارە پیاکردن و یاخود لە بواری پارەدا کاری کرد یعنی کۆمەڵێک پێودانگەیە لەوە چێ پەیڕەوی نەکات لەوە بێگومان بزنسیش بکە خۆ ئێستا میدیا لە هەموو دنیا بزنسی شەکە بەڵام لە چوارچوەی پرەنسیپە دیاریکراوەکانی خۆیان ئەو ئیتیکەی کە بۆی داڕێژراوە ئەناوەکو ئێستا ئێمە قیچەکە با میدیاکەمان میدیایەکی بزنس بێ بەڵام شتێک بەڕژ نەڵێ سپی و باسپی بڵێ ڕژ ئێستا ئەو هەیە ئێمە 28 ساڵە کۆمەڵ قەیرانمان هەیە میدیا خۆی لە قەرە نەیاوە لە 24 ساعتە میدیا هەمووی بوو بە هێنە سەقیرانی غازێکە ئەم ئێوارەیە ڕوونکرایەوەکە بەو شێوەیە نییە کە ئەو میدیایی بەرامبەر ئەیکات ئەی تو باشە ئەگەر غاز قەیرانە خۆ کارە باش قەیرانە نەوتیش قەیرانە ئاویش قەیرانە ئێمە لەسەر بەحری ئاوین هیچ ماڵی 24 ساعت ئاوی نییە لێرە هیچ کەسێک 24 ساعت کارەبای نییە لێرە هیچ کەسێک نەوت بە ئاسانی نایەتە بەردەم درەکە یەک کۆمەڵ قەیرانی گەورەمان هەیە بەڵام میدیا هەڵەسێ نقطەیەک وەرەگرێ لەم قەیرانە ئەو میدیایە کەواتە ئەو میدیای بە سیاست کراوە ئەو میدیای مەبەستێکی جای باشەکەواتە کاکاروان ینی ئەمە کاری میدیا و میدیاکاران و ینی بە دیاریکراوی ژەگەر ئێمە ڕاستتر بڵین یعنی ئەمە کاری حیزبەکانە کەوای کردووە بۆ نمونە میدیا بەم شێوە کار بکە بەڵام وەکو دکتۆر یحیی ئاماژەی پێدانی ئەمە پێویستمان بە هۆشیارکردنەوەیە باش ئەمە چیە بێم هۆشیارکردنەوەی باوە حکوومەتە بۆ شێوەیە ینی کارەکەی لە چوارچێوەی یاسای ڕێخستەوە پەرلەمانە کاری خۆیەکەوە ئێوەن ینی بەڕاستی کە لە بواری میدیا و جەنابی دکتۆری حەژبا مەشە لە بواری میدیای کارەکەن ینی کارەکەەوە تا بەم شێوەیە ئەبینن چێ ئەم هۆشیاریە دروستەکە خەڵک خۆیەتی یاخود نەخێر ئەمە کاری نخبەیە کە دەبێم هۆشیاریە دروستکە بەڕاستی ئێمە خۆشبەختانە دوو یاسای باشمان هەیە ئەگەر ئێستا لەم قۆناغیە ئێمە توانین پابند بین بەو یاسایانەوە ئەگەر هاتو پابند بۆ یاسایانەوە کەم تا زۆر ناڵمە 100% یاساکان ییکیان 2007 نووسراویان 2013 نووسراوە زەمن زۆر پێش بەڵام قەی ناکات تو چوارچێوەیەکی عامەت هەیە چوارچێوەیەکی گشتیت هەیە بۆ ئیشکردن لەم چوارچێوە وردەکاریەکان ئەکرێت چارەسەر بکرێت بەڵام کە تۆ میدیای گەورە میدیایەکە هەبێ پابند نەبێ بە پرەنسیپەکانی کاری میدیایەوە پابند نەبێ بە یاساکانی بەدەستێنانی زانیاری و یاسای کاری ڕۆژنامەوانی و ئەتۆ چی لە گەنجەکەی کە لە فەیسبووکەکەی خۆیان لە تویتەرەکەی خۆیان لە واتسەپەکەی خۆیان ئیشەکە ئەمە کێشەکەی ئێمە لەسەرەوەیە ئێمە نەمانتوانیەوە تا ئەم دقەی میدیایەکی نیشتمانی دروستکەین باشە بۆ کورد کەناڵێکی جەزیرەی نەبێ بۆچی ئێمە BBC-یەکمان نەبێ ئەستوانین پارەیە هەیە ئیمکانێتە هەیە خەڵکە ئەو تا 28 ساڵ ئێمە لە مەجالەکەی ئیشەکەی نەگەر بیداد و توێتمان نەشارەزانین و نەمانزانی و بەڵامی سەخۆ هەمومان پرۆفیشنالی لە مەجالی شکتی خۆمانە کەواتە دەستێک هەیە دەسەڵاتێک هەیە حەز ناکە میدیای کوردی بێ بە دەسەڵاتی یەکەم حەز ناکە میدیای کوردی خەڵک بگەێنێتە سەر ئەو جادەی کە پێویستەکە لەسەری بڕوە ئێستاش خەڵکێک گەهێنێتە سەر تەلەڤیزیۆن کە خۆی ڕوجانەوەرە بە خەڵکە لە ڕوجانەوە ئەتو میدیایەکت هەبێ خەڵکێکی دوژمنی مرۆڤایەتی بێنێتە سەر کەناڵەکەی خۆی پارێتیا سەرف کات و دیعای بۆکە ڕێکلامی بۆکە بە بەرنامەکەی هەموو شتێک بڵێ ئەی پێگومان میدیا هەر ئەوای لێە کەواتە تۆ لێرە باز لە فیدباگەکەی باز لە نەوەیەکەکەی کە میدیا کاریگەری لەسەریان دروست نەکرد ئێمە کاتی خۆی لە شاخ یەک رادیۆ کاریگەری ڕۆشنبیرکردنی یەک نەتەوەی هەبوو ئەی باش ئەو رادیۆیەکی شەق و شەڕ بوو ئەنتێنەکەی 6 مەتر بوو ئەم رادیۆ بە دوو لە ڕووی حازری باری هێسترێکەوە لەم ئەشکەوت بۆ ئەبرا بەڵام کاریگەری هەبوو کەواتە تۆ 100 کەناڵت هەبێ بەقەدە رادیۆیەک بۆ لەبەر ئەو رادیۆیە ڕاست بوو ئەو رادیۆ مەبەستێکی جاریکراوی بوو ئەو رادیۆیەکی نیشتیمانی بوو ئەمە یەکە من ئەڵم میدیایەکی نیشتیمانی عەرەب بۆ هەموو گوێ لە جەزیرە ئەگرن عەرەبی پیرەکاتەوە ئینگلیز و ئەوروپیەکان بۆ گوێ لە BBC ئەگرن چونکە BBC هەرچی ڕاست بێ ئەوە ئاڵێ ئەوشی ڕاست نەبێ ئەوە ناڵێ ئەی بۆ گوێ لە فلان کەناڵی خۆمان ناگرین کە لە حەو قەمەری سەناعی اشتراکی هەیە هەموو ڕۆژێک ملیۆنە دلار تێچوون و مەسروفاتێتی بەڵام کابرا کە سیرێکە یەکسەر پێتەڵاڵەوە بە پارەی نازانم دزراوی نەوتە ئەمایان بە پارەی چییە ئەمان وا بیرەکاتەوە بۆ لە بری تاکی کورد ینی تاکی پێدوانێت دابەشبوونێکە بێ لە نێو تاشی کوردی شابڕاستیانی بۆ تەماشاکردنی میدیاکان تاکی کورد ناحەقی نیە بۆ لە بەرەوەیسە حەپەساوەرە ناو هەموو میدیایەکی هەڵ نەبژارد و گوێ لێ بگرێت بۆ لە بەرەوەی کە ئەم میدیای ئەمڕۆ ڕازگۆیە لە کەسێکی دیاری کراوە سبینێ مۆزوعەکە گۆڕێ بە شتێکی کە سێرەکە هەر ئەو میدیایی کە دوێنێ لەسەر نەتەوەی قسەیە کرد ئەمڕۆ بە شوازی کە بیرەکاتەوە ئەمە وای لە تاکی کورد کردووە کە من ئێستا بوتم هەنێ ماڵ صحنی سەتەلایتیان دانە ناوە هەنێ ماڵ تەلەڤیزیۆن ناکەنەوە بۆ لە بەرەوەی کە ئیمانی لاق بۆ بە ئیشەکە وەکو جەنابتان ئەڵێن مۆبایلەکانیان پێ و لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە ینی بە ئاسانترین شێوە هەموو سایت و هەموو پیجەکان بەڵام ئەو مۆبایلە
خۆی هەر ئەساسن بۆ ئەو دروست نەکراوە کە تۆ کاری میدیایی بکە بۆ دروست کراوە کە تۆ پەیوەندی پێ بکەی ئەم سمارتفۆنە فلتەر ناکرێت بە هیچ شوێ فلتەر ناکرێت باش کاکەڕوانی من لەسەر یە خاڵبۆسینی و جەنابتان وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان یعنی دیارە یاسا هەیە بۆ کاری میدیا بە گشتی کە تەلەڤیزۆن و ڕۆژنامە و رادیۆ و کۆمەڵێک بابەتی دیکەیە بەڵام تا ئێستا ینی یاسایەک نییە بۆ ڕێخستنی تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی ئەو تا خات و سەلماژەوە تا ئاماژەی پیاکە لە پەرلەمان خەریکی ئەوەن ینی ئێوە پێشنیارتان چێ وەکو نخبەیەک وەکو کەسانی شارەزا لە بوارەدا کە ئەو تا ئەوان یاساکەەوە بە تەماندەریکەن و پێویستیان بە ڕێنوێنی ئێوەیە بۆ کاریان بکەن لە کێشی یاساشمان هەیە ئێمە بەداخۆ ینی یاسای ڕیکلام دەرچوو کە ڕیکلام بەشێکی زۆر زۆر پێوەستە بە کاری ڕۆژنامەوانی و کاری میدیاەوە ئێمە باوەڕ ناکەم یەک ڕۆژنامەنووس ئەگەی لە ئەو دەیە یاسای ڕێکلامەکان ئاگیان لێ نیە بێگومان ئێستا یاسای پرۆژە من بیستمە پرۆژە یاسایەک هەیە بە ناوی سۆشیال میدیاەوە پێشکەش کراوە بۆ پەرلەمان من سکرتێری لە قستێمانی لە هەمان کاتە من ئەناسام ینی ئاگادار نیوی کەواتە تۆ کێشی ئەوشمانێک کە تۆ یاسایەک دەرەکەات و سەرما لێرەوە داوای لێ ئەگاتەوە دەستیەوە و کاتێ ئێمە توانین قسەی لێ بکەین لەسەر بابەتە کە پرۆژە یاسایەک ئەخرێتە بەر ڕاستی ئێمە نەهاتوو ئەم پرۆژە من ئەگەم لێ نەمویستوە بەس ئەوەنە ئەزانم لە مقۆ وتی خەڵکەوە زۆر باشە لەناو پەرلەمانەوە بیستم کە ڕیکلام باس من بچمە لای خات و سەلما بزانین ئەوان خات و سەلما ینی ئەو تا جۆت لە کاکاروانە ینی ئەو ئاماژە بۆواکە کە ئەمان لە زۆر وردەکاری ئاگدار نین و ئێوەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەو پرۆژە یاسانی کە بە تایبەتی لە بواری میدیا و ئێستا ژەوەی کە ئاماژەوان پێدا لە بواری ڕێخستنی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەتانەوێ ینی پێشنیاری بکەن لە پەرلەمانی کوردستان و یاسایەکی بۆ دەکەن بۆ ڕێخستنی یعنیمان کە لایەنی پەیوەندیدارن بە تایبەتی ینی وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەو تا هیچ علمێکیان نییە ینی بۆ دەستەیمانی مەبەسێتی بۆ تەنسیقێکتان نییە بۆ هەمانجیەک نییە لە نێوان ئێوەی پەرلەمانتاران و ئەندامانی لێژنەکان کە لە بواری ڕاگەیاندندا کارەکەن لەگەڵ بە تایبەتی ڕێکخراوەکانی بواری میدیا و ڕۆژنامەنووسان کەسانی شارەزا لە بواری میدیا لەم بوارەدا کاک هاوڕێ ئێمە بۆ دەرکردنی هەر پرۆژە یاسایە کۆنفرانس دەکەین و سیمینار دەکەین بۆ ئەوی بتوانین ڕای ئەوان وەربگرین لەبەرەوە ڕاستە من ئەندامی پەرلەمانم بەڵام مردنیە من پرۆفیشناڵ بم لە کارەکەیەوە من هەموو شتێک بزانم و سەرجەم ئەندامانی لیژنەوە هەموو سەرجەم ئەندام پەرلەمانیش مردنیەوەی کە ئەندامی پەرلەمان بێ هەموو شتێک بزانێت لەو بواری کە هەیەی و پرۆفیشناڵ بێ لەو بوارەیە هەر کەسەوە بەپێی ئەزمموی خۆی کار لەسەر بابەتاکە من لەسەر پرۆژە یاسای ڕێکلام کە بەڕێز کاکاروان قسەی کرێمە بەڕێز ڕقیبی سندیکای ڕۆژنامەنووسانمان بۆ کۆنفرانسەکە بان کردبوو و هەروەها بۆ دکتۆر عومەریش جەنابیان دەیان مامۆستای زانکۆ کە اختصاسیان لە بواری ڕیکلامە هەبووە بانگێشت کراون و سندیکا بانگێشت کرابوو هەروەها لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی ڕۆشنبیری و ئەو سەرجەم ئەو وەزارەتانەی تریش کە پەیوەندیدار بوون لە وەزارەتی بازرگانی هەروەها لە وەزارەتی شارەوانی لەوێ ئامادە بوون لەبەرەوە هیوادارم بەپێ زانیاری قسێک نەکەن لەسەر بابەتێک لەبەرەوە پرۆژە یاسای ڕیکلام هەموو ئەو هەنگاوانەی خۆی جێبەجێ کرد کە پێویست بوو بیکە و بۆ پرۆژە یاساکانی تریش ئێمە بە هەمان شێوە دەیڵێن پرۆژە یاسای میدیای ئەلکترۆنی کە من ئاماژەم پێکرد فریا ناکەوین بۆ خولی تازە یاسادانان پێشکەشی بکەین لەبەرەوەی مانگێک کات لە بەردەستمانایە وەکو بەڕێزیشیان باسیەکەن ئەم پرۆژە یاسایە کاری زۆری دەوێت و ڕێخستنی زۆری دەوێت و هەماهەنگی زۆری دەوە پێویستیمان بەڕاوێژ و کارکردن و قسەکردنی سەرجەم ئەو لایەنانە هەیە کە پەیوەندیان بە بابەتەکەەوە هەیە و کۆنتاکتێکی باشیشمان هەیە لەگەڵ زۆربەی شوێنەکانە مەرجنیە ئێمە بتوانین هەموو هەفتەیەک دانیشتیان هەموو هەفتەیە کۆ ببینەوە بەڵام بەڕێزان لە سندیکای ڕۆژنامەنووسان کۆنتاکتی باشمان لەگەڵیان هەیە و کاکارۆن بۆ خۆشی هاوڕێکی بەڕێزی ئێمەیە دەکرێت باشتر بێ پەیوەندیەکان و دەکرێت چاکتر بێ بەڵام بەدڵنیایەوە پەیوەندیمان باشە لەگەڵیانە و تێبینەکانیان بە هەند وەردەگرین و من پێشوەخت خۆم بە جەنابەت و بەوانین شمو دووتە ئەگەر هەر تێبینێکتان هەیە هەر ڕێنمونیەکتان هەیە پێمان بڵێن سوپاسان دەکەین چونکە ئێمە یاسا دەردەکەین بۆی جێبەجێ بکرێ ئەگەر وا بێگومان ئەوان بە پێی بەرکەوتنی خۆیان لەگەڵ ڕۆژنامەنووسان و میدیا لەوانەیە هەندێک خاڵ هەیە هەستی پێ بکەن ئێمە هەستی پێ نەکەین. بەڵێ خات و سەلمان لە بواری ڕیکلام و پروپاگەندا بەڕاستیان ێبینین میدیاکان لەو بوارەشانی فەوزایەکی زۆری تایە ینی کۆمەڵێک کاڵای هەندێتە سەر شاشەی تیڤەکان یاخود جۆمان لێبێت لە رادیۆکانەوە یاخود لە سۆشیال میدیای بینین یعنی بەشانی ئەوە نییە کە ڕیکلامی بۆ بکرێت چکۆ بەڕاستی ئەمانە لە ڕووی ئەگەر تەندروستی یاخود لە ڕووی تێکدانی
بواری کۆمەڵایەتی و سیر بکەین ئەمانە زۆر کاریگەریان هەیە بۆ تاچی کورد ینی ئێوە بۆ ناتوانن پەلە بکەن لە دەرکردنی ئەم جۆرە پرۆژه یاسایانە یاخود ئەم یاسایانە یعنی چکە ئەمانە کاری گرنگن و کاری لە پێشینەن ئێوە دەبوو ینی زووتر کارتان لەسەر کردایە یعنی ئەگەر وەڵامێکت هەبێت لەمڕۆوە زووتر کاریان لەسەر بکردایە پەیوەندیدار نییە بەم خولەوە چکە ئێمە نزیکەی ساڵێکە لە پەرلەمانی کوردستانین دەبواە پێشتر کاری لەسەر بکرایە بەڵام پرۆژه یاسای ڕکلام پەسەند کراوە و بەڕێز سەرۆکی هەرێمیش ئیمزای کردووە و تاکە پرۆژه یاسایەک بوو کە لە پەرلەمانی کوردستاندا لە ماوەی یاسایی خۆیدا کە لە 21 ڕۆژ بوو کە ئێمە راپۆرتی ئامادەمان کرد و پێشکەش بە سەرۆکایەتیمان کرد و بە ماوەیەکی زۆر کەم یاساکە دەرچوێنرا بەبێ ئەوەی هیچ تەخیر بوونێکیان هیچ شتێکی تابێ لە ماوەی 21 ڕۆژێک کە دەرفەتە لە نێوان خوێندنەوەی یەکەم بۆ خوێندنەوەی دومی پرۆژه یاسایەک ئێمە توانیمان لە کاتی خۆیان ئامادەی بکەین و هەموو ئەو ڕێکارانە بگرینە بەر بەڵێ ڕاستە بێسەروبەری لەگەڵ ڕێزما یعنی هەیە لە ناو بواری ڕێکلامدا و بە تایبەتی ئەو تەلەڤیزۆنانەی کە هەندێکیان لۆکاڵین و زۆر هەندێک پرەنسیپ هەیە پەیڕەوی ناکەن بەڵام وەک ئاماژەم پێکرد پرۆژه یاسایی ڕێخستنی ڕکلام و ڕکلامی بازرگانی پەسەند کراوە و لە ئایندێکی نزیکدا بە ڕێز وەزیری ڕۆشنبیری ڕێنمایی پێویستی بۆ دەردەکات چونکە پرۆژه یاساکە معنیە بە وەزارەتەوە و هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکانی تریشە چونکە پرۆژه یاسای ڕکلام پرۆژه یاسایەک نێت تەنها وەزارەتی ڕۆشنبیری بتوانێت ڕکلام دەرکاوەکو بوونی بەرهەموو کاڵاکان پێویستەکان مۆڵەتیان هەبێ و ئەگەر ئەو ڕکلامانە لەسەر شەقامەکان بە پێویستی بە ڕێنمایەکانی وەزارەتی شارەوانی هەیە بۆیە پرۆژه یاساکە ئیمزا کراوە و چاوەڕێی دەرکردنی ڕێنمایەکانی لەلایەن وەزارەتی معنیەوە بۆ ئەوەی بەفعلی بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ دەست خۆشخات و سەرما بەڵێ دکتۆر یەحیا دکتۆر یەحیا عومەر ڕیشاوی من لە سبەینێ وەچم ناوەکەمە گۆڕم لەبەر سەرماخانەکە دکتۆر عومەر من بۆم ڕاستکردیتەوە دکتۆر یەحیا دکتۆریانی ئەو تا یاسا هەیە ئەو تا بەدواداچوون هەیە ئەو تا کۆمەڵێک هەوڵی جددی هەیە یانی ئەو تا ئەو پەرلەمانتاران بۆ شێوەیە کارەکەن ئەوەی ڕۆژنامەنووسان و کەسانی شارەزا لە بوارەکەیە ئەمە هەوڵە جددی خۆتان هەیە ئەوە کاکاروانوان لە بواری سندیکایە ئەوە تا هەوڵەیە یعنی کەسدا نەنیشتووە و هەوڵی نەیابێ ینی بۆچی ئەم فەوزایە بۆچی ئەم خوار و خێچیە خۆمان حەزمان لەمەیە یا هەنێ جارەمانەوە لە خەتدا بین خۆی بە حکومی من بەشداریم لە هەندێک لەو هەوڵانە کردو بۆ ڕێخستی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە وازانم یعنی ئەوەی کە پشتشکێنە بۆ ئەم هەوڵانە ئەم دابەشبوونە حیزبەیەکە لە هەرێمی کوردستانی ڕاشکاوانە بڵێن یعنی کاکەرانی ئیشارەتی بە هەندێکی کرد نەکرد دابەشبوونی حیزبی دابەشبوونی نێوان ڕەنگە وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ سندیکا ڕەنگە مامۆسایانی ئەکادیمی لەگەڵ ڕۆژنامەنووس سەربەخۆکانە ینی هەوڵدرا لە سلێمانی هەولێر ئاگای لێ نەبوو لە هەولێر محاولاتەکرێت سلێمانی ئاگای لێ نییە لێرە ساردی ئەمە ینی ڕنگدانەوەی ئەو هەستە حیزبیەیە کە شۆڕ بۆتەوە بۆ ناو کاری میدیایی شۆڕ بۆتەوە بۆ ناو کاری ئابووری شۆڕ بۆتەوە بۆ ناو خوێندنگەکان بۆ ناو هەرچی سێکتەری ئەم وڵاتە ئەگری یعنی نەفەسی حیزبی تایە بەڕاستی نایەڵێ ئیشەکان بگەنە سەرنجام بۆ نەتیجەیەکی باشیان هەبێ ئێمە چەند هەوڵ ئەدرێ بۆ چاکسازی لە پرۆسەیەکی ئاوا هەموو ینی بە ئاواڕەوە کەس نەتیجەکەی نبینێەوە هەوڵ پەسەندکرا دکتۆریانی تۆش ئەوە ڕژبین مەبە ئەوە هەر لێرە ئیسا شریتی هەڵەکان مەخوێندەوە نووسرا مامۆسایانی زانکۆ ئەڵەن خاڵی نەرێنی زۆر هەیە لە یاسای چاکسازیەوە کەناڵەکە ئێوە مەبەستم چییە ینی مەبەستم ئەوەیە بەداخەوە ئەڵم یانێکە بگەڕێنەوە بۆ مۆزوعی ئەوەی کە پێویستە بە ڕێخستانە ئەوەی پێویستە بە ڕێخستنی کاری ڕۆژنامەنووسی و میدیا لە هەرێمی کوردستانە من گومان لە نیەتەکان نابتوانم بکەم چونکە تۆ نازانی نیەت ڕەنگە زۆربەی ئەو خەڵکانەی کە نیەتیان باش بێ ویانەوێ سەقامگیرێک بۆ بارودۆخی میدیای لە هەرێمی کوردستانە بگەڕێنەوە بەڵام شێوازی مامەڵەکردنەکە شێوازێکی ئەوەندە حیزبیانەیە ینی ئەوەندە دابڕان دروستە بێ ینی هەر لە مۆزوعی ڕکلامە لێرە هەوڵێک درا من مەجموعەی برادرم هەن کە بەرپرسی کۆمپانیا ڕکلامەکانن پێش ئەم یاسایە ینی پێم وتن ئەرێەوە بانگێش کرا بوو تێمە هەر ئاگاشمان لێنەوە تۆ کاکە تۆ باسی یاسای ڕکلامەکەی پێش
ئەوەی خەڵک بانکی کە لەسەر مۆزوعە قسە بکە بێ ئەوانە بانکی کە معنین بە مۆزوعەکە کاتێک کە باز لە ماوەی پێشوو باس لە ئەنجومەنی باڵای ڕاگەیاندرم لە هەرێمی کوردستانە و یعنی لە دەرەوە خەڵک بانک کرابوون و خەڵکێکی زۆر بانگێش کرا ئێمە چوین بۆ سێرەکەین لایە لە ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان هەر لەوێ ئەسڵ حزوریان نیە وجودیان نییە تۆ باس لە ئیشێکی گەورەی ئەوەی کە کاکەران شەوی مۆزوعی میدیای نیشتیمانی باز لە ئەنجومەنی باڵای ڕاگە ئەمانە ڕەبتی بە چارەنووسی میلەتێکە سەمدەمەوێ خەڵ بڵێم بوو ڕقسەکانیشی پێون هەر لەسەر ئەو مەسەلەی بانگێشتە یاخود لەسەر ئەو مەسەلەی پروپاگەندەی و بانگەشی ڕکلامی ئەمە لە شوێنێک ینی سیمینارێکمان بۆ دوو زۆر مامۆسای دیار و بەڕێز و یعنی شارەزا لە بوارەکەی ڕێخست باوەڕت بێ زۆرێک لە میدیاکاران زۆرێک لە ڕۆژنامەنووسان و کەناڵەکان بانگێش کرابوون باوەڕکە کەسیان نەهاتبوون 5 کەس ئامادە نەبوو لە سیمینارەکە بەڵام ینی دوجار هەردوو مامۆساکان سیمینارەکەی خۆیان پێشکەش کرد ناڵێت دو قسەی بەڕێز لەم بارەیەوە لەماوە یەخولەکە بیستم دکتۆر وڵا یعنی ئەم مۆزوعە جێگەی ئەوەیە کە بەردەوام قسەی لەسەر بکرێ یعنی ئەوە کۆڵمەیە دەستگاڕاگەیاندەکان کۆنچکەمە خەمیوانایمە کۆڵ ناینەوە بەردەوام قسە لەسەر مۆزوعانەکەین یعنی ئەبێ وا بکەین لە خەڵک بەڕاستی جارێکە متمانە بگەڕێنەوە بە میدیا چونکە ناشارێتەوە خەڵکی سە متمانی بە دەستگای میدیاکان نەماوە یعنی مۆزوعی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوەش لە دەستگای میدیاکان و فەوزایکە هەیە ئەبێ جارێکی هەمان هەڵبن بەڕاستی جۆرێک لە متمانە و لە سیقە بگەڕێنەوە بۆ هاوڵاتی بەوەی متابعی دەستگای میدیاکان دەستخۆش دکتۆر یحیی بڵێ کاروان دووە سەرنج و پەیامی خۆت لەم بارەیەوە مناڵم هەندێک پرۆژه یاسا هەیە کەسێک یا دوو کەس یا سێ کەس نووسیە و خاتە بەردەستی پارلەمانتاران و ئەبێ بە یاسا جاری وهەیە بێ بە قۆرتێک لە ڕێگەی پێشکەوتن و لە ڕێگەی چارەسەرکردنی کێشەکانە بۆ نموناگەر تۆ یاسای ئەو دو یاسایی کە ئێمە هەمانە لە بواری ڕۆژنامەنووسیا بۆ سەرکەوتنی بەدەستێنا لەبەرەوەی سەدان وتاری لەسەر نووسرا سەدان جار دەستکاری کرات دوجار چۆ سەرۆکایەتی هەرێم و هاتەوە پارلەمانتاران مناقەشی وردیان لەسەر کرد خەڵک یعنی ڕۆژنامەنووسان بۆ هەردوو یاسا من خۆم 4 تا 5 وتارم بە کوردی و بە عەرەبی لەسەر نووسیوە کاریگەریمان لەسەری هەبوو پرۆژه یاسا ئاوای پێشکەشەکرێ بۆ لەبەرەوەی دوو عەقڵ ناتوانێت یاسایەک بۆ وڵاتێکی 5 میلیۆن کەسی پێشکەش بکە ئەمە کێشەکانی ئێمە ڕاستی خۆی پرۆژه یاسایی زۆر تەقدیمەکرێ بەڵام پرۆژه یاسای ئێستا بەتەمای تەقدیم کرێ سێ کەس نووسیوێتی ئەی باشە تۆ کە شۆڕی نەکەیتەوە بۆ ناو ڕۆژنامەنووسان باز لە سوشیال میدیاکە ئەوانەی کە کێشەیان هەیە لەگەڵ سوشیال میدیاوانی کە لە محکەمەکان لە شارەزان قسەی تیانەکەن کەواتە بە عەقلی ئەو سێ کەسە بێ بە پرۆژه یاسا ئەڕواتە بەردەستی پەرلەمانتاران ئەوان مناقەشەیەکی ڕۆژی دوو ڕۆژی لەسەرەکەن بەرزێکەکەن و سەرۆکی هەرێم ئیمزایەکی لەسەرەکە ئەمە بوو بە یاسا کە ئەبێ بە یاسا کە لە پشەوی بوو یاسایە وەکەوەی کە ئەنجومەنی باڵای میدیا ئێستا پرۆژه یاسا سێ پرۆژه یاسا هەیە لەسەر ئەوە بەڵام ئێمە بۆ ڕۆژنامەنووسان نەماندی و مناقەشەمان نەکردووە کۆمەڵی خەڵک نووسیوانە یەکیان سندیکان نووسیان کۆمەڵی ئەکادیمیز نووسیان یەکیان کۆمەڵی برادەرەی کە نووسیوانەکە پەیوەستنی بە کاری میدیایەوە ئەم سێ پرۆژه یاسای ڕاتە بەردەستی پەرلەمان و پەرلەمانێکا بە یاسا ئەم یاسای گەرەوەکو مەجلیسی ئومەناکی بەغای لێ دەرچێ ئەو کاتێ بێ بە دایرەیەکی ئەمنی جاران تۆ لە خۆت کردە ناو قەفەزێکە لە جاتیوی بەرەو ئازادی بەری قەفەزێک کە بۆ میدیا دروست کرد و خەڵکە تاهین کرد و ڕۆژنامەنووسی شتیا لەوانەیە سێدار بدرێت دەستخۆش بەڵێ خات و سەلما فاتح ئەمەوێ دووە قسەی جەنابیشتان لەم بارەیەوە وەربگرین بەڵێ فەرموو بەڵێ پرۆژه یاسای ڕێخستنی ڕێکلام ببورن ڕێخستنی میدیا یەکێکە لەو پرۆژه یاسانی کە ئێستا دەنگ و سەدایەکی زۆری هەیە لە نێوان ڕۆژنامەنووسانە وەکو دکتۆر یحیی وەرواکە کاروان باسی کرد بەڵام من هاوڕام لەگەڵ قسەکانی جەنابی کاک دکتۆر یحیی زۆر بە سیاسی کراوە وەکو زۆر بەشی لێ بۆتەوە زۆر فەرعی لێ بۆتەوە یەکەم جا پرۆژەیەک بوو دواتر کۆمەڵێکیان جیابوونەوە دواتر کۆمەڵێکی تریان یعنی ئێمە ئێستا بۆ خۆمان لە لیژنەی ڕۆشنبیری نازانین بەڕسمی تعامل لەگەڵ کامیانە بکەین و بتوانین کام پرۆژه یاسایە بتوانین کۆنتاکتی ڕاستە خۆمان لەگەڵیانە هەبێ بۆی کاری لەسەر بکەین چکە بەڕاستی ئێمە لە لیژنەوە کار دەکەین کە یاسا بۆ ڕێخستنی میدیا دەردەکەین کەواتە پێویستەکان میدیاکاران و پسپۆڕانی ئەم بوارە قسەی جدیان هەبێ لەسەری چونکە وەک پێشتریش ئامانجەم پێکرد ڕاستە من کەسێکی میدیاکار بووم پێشەوەی پەرلەمانتار بم بەڵام وە هەموو ئەو کەسانەشی لە لیژنەکەن کەسانی بەتوانان بەڵام توانای ئێمە بەس نییە بۆ دەرکردنی یاستایەک ئێمە پێویستیمان بە توانای زۆرتر و زیاتر هەیە بۆی بەشدار بن لەگەڵمانە تا پرۆژه یاساکان جێگەی خۆی بکرێ پرۆژه یاسای خراپیش هەیە و بە هیچ شوێک جێگەی خۆی ناکرێ لەبەرەوە هیوادارم خۆیان ڕێک بخەنەوە بۆ ئێمەش سەر ئێمە شتێک نەچێ بڕاستی بتوانین لەسەر چ پرۆژه یاسایە کار دەکەین و کاتێک داوای تێبی
بینی یاخود ڕێنمایی لە کەسێکی پسپۆر دەکەین هاوکارمان بێ وەکوی جەنابەت باست کرد یعنی چەندین کەس هەبووە من بە خۆم بە شخصی داوەتم کردو و تومەوەرە ئەم کۆنفرانسە جەنابتان دکتۆراتان هەیە لە بواری ڕیکلامدا ئەمانەوێت تێبینەکانتان وەرگرین نەهاتووە بەڕاستی دوجاریش هەر لە تەلەڤیزیۆنەوە بۆ خۆی گلەی ئەکا یعنی بەڕاستی ئەو کەسانەش پێویستەکە قسە و کردارمان یەک بێ بۆ ئەوی خزمەت بە بوارەکە بکەین و هاوکار و هەماهەنگ یەکتر بین و هەم کارکاروان و هەم جەنابی کاک دکتۆری حیا و هەروەها هەموو ئەو بەڕێزانەی تر کە لە بواری میدیا کار دەکەن ئێمە لە پەرلەمان دەمانەوێت کار لەسەر یاسای ڕێخستنی میدیا ئەلکترۆنی بکەین هەر تێبینیەک هەر شتێکتانەیە ڕۆژێکتانەیە هاوکارمان بۆی بتوانین پرۆژە یاساکە شوێنی خۆی بگرێت بەڵێ بۆ هیواین کە ئەمە کارێکی دەسەرجەمیەوێت و کارێکی نیشتیمانیەوە هەموو لایەک هاوکار من سوپاس بۆ خاتو سەرما فاتح هەنداوی پەرلەمانی کوردستان کە لە شاری هەولێر لە سۆدیۆکانی کورسان نیوز لەگەڵ مام سوپاس بۆ یەک لە کاکارۆن ئەنوەر ڕۆژنامەنووس کە لە سنێمایی لەگەڵ مامی دکتۆر یحیا عومەر ڕیشاوی مامۆستای زانکۆ سپاس بۆ هەردوولاتان بەڵێ بینەرانی کورسان نیوز ئێوەش بمێنن بە شادی خواتان لەگەڵ سوپاس.